لە دوای ئەوەی دەنگۆی نەمان و دروستبوونی قەیرانی بنزین لە شاری سلێمانی بڵاو کرایەوە، دوێنێ شەو هاوڵاتیان ڕویان کردە بنزینخانەکان، بەڵام ئەمڕۆ لە چاو ڕۆژانی ترە بنزینخانەکانی شاری سلێمانی چۆڵن وەکو خۆشیان ڕوونیان کردەوە هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کە بنزین لە بنزینخانەکان هەیە، بەڵام دوێنێ شەو هاوڵاتیان هەمووان سیارەکانیان پڕ کردووە بۆیە ئەمڕۆ بنزینخانەکان بە چۆڵی ئەمێننەوە ڕەنگە ڕۆژانی داهاتووتریش هەر چۆڵ بن. هیچ کێشەیەکی نییە بنزینمان هەیە، چەند سارەیەت بە بنزینی بینێ، هیچ ئەزمەیەک نییە. ئەمە هەیە هەر چۆن بڵێن دەنگوەیەکە خەڵکیش خەتای خۆیەتی ئەزمەی دروست کردووە و ئەینا ئەزمە نییە، چەند سارەیە ئێمە بنزینی لە خزمەتەن. باشە، ینی ئەمڕۆ چۆڵتر نییە لە چاو ڕۆژانی ترۆ بنزینخانەکەتان؟ بەتەکید ئەمڕۆ چۆڵترە، چونکەم شەو ماشەڵڵا هەموو خەڵکە هاتە دەرەوە و کردویان بە ئیستیحام لە بناوە و دەنگۆی ئەوە هەیە قەرەباڵخەوە قەرەباڵنی ئێستا زۆر چۆڵە و هادەئە. چەندێکیان ئەوێ بنزین بابێن بنزینیانێنێ لە خزمەتانێ. وەکتیمی گەلی کوردستان دەمانەوێ لە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانی سلێمانیش بپرسین، ئایا قەیرانی بنزین و سوتەمەنی لە پارێزگای سلێمانی هەیە؟ و یاخۆت ئەگەر هەیە ئێوە چۆن ڕێگەچاری بۆ ئەدۆزنەوە کە لە دوێنێ شەوەوە قەیرانی سوتەمەنیان بڵاو کردەوە کە گوایە لە سلێمانی بوونی هەیە؟ ئەڕۆین لە خۆیانە پرسین و بۆ هاوڵاتیانی ڕوونەکەینەوە. ئێمە بڕێکی باشمان هەیە بنزین لە ناو پارێزگای سلێمانی ئێحتیاطێک ئەگەر تا چەند ڕۆژێکی تریش بنزین هیچ نێت بەرگاگرێ و هیچ کێشەیەکمان نییە و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ژمەنی وەزیران لە کۆبوونەوەیە بۆی ئەو تەرح و پێشنیارانەی کە یاومان نەتێ لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە دراسی بکەن و باشترین بژاردە هەڵبژێرن. ئێمە تەنسیقێکی باشمان هەیە لەگەڵ کەرتی تایبەت، تەنانەت ئەم بەیانە چەندین لە کۆمپانیانە ئامادەیان دەربڕیوە بە زووترین کات لە ماوەی 72 سەعاتە بنزین لە سەرچاوی ترەوە بگەێنە پارێزگای سلێمانی کە موافقەتێکی لە ڕێگەی بەڕێز پارێزگای سلێمانی و موافقەتێکی بەغاوەرەگرین لە جنوبەوە سەرچاوی ترمان هەیە ئەتوانین بێنە پارێزگای سلێمانی، ئەتوانین سوود لەو پاڵاوگەی کە لە سلێمانی هەیە سوودی لێ ببینین و حەلی بەدیلیش هەیە بۆ ئەوەی لە مەرزەکان چۆنیەتی ئاڵوگۆڕکردنی تەنکەرەکان بکەین. شتێک نییە دوێنێ 115 تەنکەر پشکنی تاقیگەی بۆ کراوە حازرە لەسەر حدود، بەس ئەوەیە ئالیەتی ئەوەی پاراستنی خەڵکی سلێمانی لەو ڤایرۆسە و هەرێمی کوردستان بە شێوەیەکی تەندروست بکرێ و ڕێگەیەکی باش هەڵبژێرێ بۆی بنزینەکە بێت هەرێمی کوردستان و خۆشمان لەو ڤایرۆسە بە دوور بخەین.